لە سەردانەکەی کاک شێخ لاوردا بۆ دەڤەی ڕاپەڕین کە دەستپێک لە مەڵبەند و پێشوازێکی گەرم لە نیوەی بازاڕی ڕانیەوە کە جەنابیان دابەزی لەبەر پێشوازی زۆری خەڵکو و لەبەر ئاپۆرای خەڵکو ئەوانە بە پێ ڕۆیشتین تا مەڵبەند و ئەو گوڕتینەی خەڵک کە گەنج و لاو و هەموو چنی توێژەکان بەشدار بوون دەرخەری ئەو ڕاستیە بوو کە خەڵک تێنووی دیتنی هەواڵ هاوسەرۆ کاک لاوری شێخزەنجی و سەرکردایەتی نوێیەکی نیشتیمانی کوردستانن. ئەمە ئەو هەواڵانەی کە هاوڕێتی جەنابی کاک لاورمان کرد دیتمان بە چاوی خۆمان کە خەڵک چەند بە پەرۆشی خەمخۆری کاک لاور و کاک پاوڵ و سەرۆکایەتی یەکێتی و ئۆرگانەکانی یەکێتیەوە بە تایبەتیش دیداری کاک لاور سەرۆکایەتیەکی نیشتیمانی کوردستان هەموو هەنگاوەک دەنێ بۆ نوێشتنی و کەمە کوریانە بۆ ئەوەی کە بتوانێت لە ئایندەدا موچەی خەڵک لە کاتی خۆی دابێ و مەسەلەی گەندەڵی بنەبەر بکرێ بەڕاستی چکە ناکرێ گەندەڵی بەو ڕادەیە هێرش بێنێ کە خەڵک ئاوا بێزار بێ و مەسەلەی موچە و قوتی خەڵک دیسان کاک لاور تێکری لەوە کردو ناکرێت چیت کە موچەی خەڵک دوا بکەوێ و سەبارەت بە پەیوەندیەکانی هەرێم و بەغدا و سەبارەت بە پەیوەندی ناوخۆیەکان لەگەڵ پارتە سیاسیەکان تێکیدی لەوە کردەوە کاک لاور کە بەرنامەی سەرۆکایەتیەکێتی ئەوەیە کە لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان گۆڕان پارتی کۆمەڵ یەکگرتو هەموو لایەنە سیاسیەکان ئێمە خوازیاری پەیوەندیی دۆستانەین و پێکەوە گفتوگۆ بکەین لەسەر نێشتنی کەمە کوریەکان.